بەڵێ کۆربەندی ئابووری هۆڵندا لە شاری لاهای بەڕێوە دەچێت شاندێکی یاریمی کوردستان بەشداری تێدا کردووە بە 20 کۆمپانیاوە ئەمڕۆ شاندەکە لە ئەمستردامە لەوێ باس لە پەیوەندیەکانی نێوان کوردستان و هۆڵندا دەکرێت لەبەرەوەی نزیکەی 30 کۆمپانیای هۆڵندی لە بواری پرۆژەی گەورە و بچووکدا لە هەرێمی کوردستان کار دەکەن ئەزمونێکی زۆر بەهێزیان لە بواری کشت و کاڵ و پەیوەندی ئابووری و بەرهێنان بەیەکەوە هەیە یەکێک لە وڵاتانەیە کە لە زۆر بواردا لەگەڵ هەرێمی کوردستان هاوکاری هەیە هەرێمی کوردستان ئەبێت لە ڕێگە ئەم کۆربەندانەوە لینکێکی بەهێزی پەیوەندی دروست بکات بۆی کە لە بواری کشت و کاڵ و پتەوکردنی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان کەڵک لەو ئەزمونانە وەربگرێت هاوکات بتوانێت سرنجی و بەرهێنەران لە وڵاتانی دیکە ڕابکێشێت بۆ هەرێمی کوردستان لێرەوە بەرهێنان بکەن و لەو ڕێگەیەوە بتوانن ئابووری هەرێمی کوردستان پێش بخەن پێشووتریش لە ساڵانی ڕابردوودا لە ئەم کۆربەندە گرنگانە بە تایبەتی لە کۆربەندی کشت و کاڵی و هەروەها بەرەوبردننی پیشەسازی و بەرەو پێشچوونی کەرتی و بەرهێنان هەرێمی کوردستان و هۆڵندا یادداشتنامەی لێک تێگەیشتنیان واژۆ کردووە چەندین بەرپرسی گەورە لە بوارە هاتوونەتە هەرێمی کوردستان ناوەندی بازرگانی هۆڵندا لەگەڵ هەرێمی کوردستان لینکی بەهێزیان هەبووە ئەم شاندەش کە ئێستا لەوێن هەر بۆم بابەتەوە بنبەستی بەرەو پێشبردننی کەرتی کشت و کاڵ گەشت و گوزار و بەرهێنانە لە ئەم بوارانەدا لەگەڵ هۆڵندا پەیوەندی پتەویان دەبێت من میوانەکەم لەگەڵ دەبێت لە پاریسەوە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز دکتۆر ئێدی مۆرس سەرۆکی پەیمانگای دڵفت بۆ زانستی ئاو کە لەگەڵم دەبێت دکتۆر سپاس کە لەگەڵ کوردستان 24 دیارە هۆڵندا یەکێک لە وڵاتانەیە کە بەناوبانگە بە کشت و کاڵ و هەروەها لە کشت و کاڵیشی بە پیشەسازی کردووە ئەمە بزانم کە هەرێمی کوردستان و هۆڵندا تا چەندە ئەتوانن سوود لە ئەزمونەکانی یەکتر وەربگرن لە ڕێگەی ئەم جۆرە کۆربەندە گرنگانەوە Thank you very much. زۆر سپاس من بۆ پەروەردەی دەزانین کە بۆ کشت و کاڵ ئاودێری زۆر گرنگە دەمانەوێت لەسەر ئەو پرسە زانیاری ئاڵ و گۆڕ بکەین کە هۆڵندا هەیەی دەتوانێت لەگەڵ هەرێمی کوردستان هاوبەشی پێ بکات لە هەمان کات پێشم وایە ئەو کێشانی وڵاتیەوە ڕوبەڕووی دەبنەوە لە یەک دەچن کەواتە کوردستان و هۆڵندا ڕوبەڕووی ئەوە دەبنەوە کە چۆن بتوان ئاوی پێویستیان دەست بکەوێت بۆ ئاودێری هەروەها ئەو ئەگەرانشی کە بتوانێت لە ڕووبوومی کشت و کاڵی داپەری پێ بدرێت بەڵێ لەگەڵەوەی کە گۆڕانەکانی کەشوهەوا کاریگەری لەسەر سەرچاوەکانی ئاویشدا دەنێتەمەش کاریگەری ڕاستەوخۆی لەسەر کشت و کاڵ و هاوکات ئەو پرۆژە ئاودێریانە دەبێت کە بوو جوتیاری و کشت و کاڵ پێویستە ئایا پێتان وایە ئەم پرۆژە هاوبەشانە دەتوانن ڕێگری لە کاریگەریە نەرێنیەکانی گۆڕانی کەشوهەوا بکەن بەرزکردنەوەی ڕێژەی سەوزایی بەهێزکردنی ژێرخانی کشت و کاڵ لە هەرێمی کوردستان و لە هۆڵنداش بەڵێ ئاستەنگێکی مەزن کە ئەو سەکتەرە ڕوبەڕووی دەبێتەوە ئەوەیە کە پێویستە بەرەو مەکشتکاڵەکان زیاد بکرێت لە هەمان کاتیش کەمتر ئاویان پێویست بێت ئێمە پێمان وایە کە ئەو ئاوەی لە ڕێی بارانەوە دەدرێتەوە یاخۆ دەبێت ئاوی شێرزەوی لە کەمبوونە لە ئاسی پێویستنێ پێمان وایە لە هەمان شێت کە لە هۆڵندا ڕوودەدات لە کوردستانیش ڕوودەدات ئەمە فشاری دروست کردووە و کاریگەری هەبووە لەسەر ڕێژەی بەرووبووم چۆن بتوانرێت بە کەمترین ئاو یان بە بڕێکی کەمتر ئاو بەرووبووم بەرهەم بێنین هەمان کاتە کۆبوونەوەکانمان لەگەڵ وەزیری کشت و کاڵ جەخت لەوە کراوە چۆن بتوانین زانیاری گۆڕ بکەین بۆی بتوانین سەرچاوەکانمان سوود لێوەربگرین و بەرهەمداری بەربوومە کشت و کاڵەکان زیاتر بکەین پێمان وایە کە لێوێدا ئاستەنگێک هەیە بە دوای چارەسەردا وێڵنین دەگەڕێین بۆ ئەوەی چارەسەری بکەین پێم وایە هەردوو وڵاتەکە ڕوبەڕووی ئەو کێشەیە دەبنەوە زیاتریش لە کەمبوونی ئاو هەیە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستانیش هەمان ئەو کێشە هەیە کە لە هۆڵندا هەیە پەیوەندیدارن بە گۆڕانی کەشوهەوا لە هۆڵندا بەرزبوونی ئاستی ئاوی دەریایە لە هەرێمی کوردستان وشکە ساڵیە واتە پێویستی بە سیستەمی ئاوی زەمینیە بەڵێ هۆڵندا چۆن دەتوانێت لەم بوارە هاوکاری هەرێمی کوردستان بکات ئەو ئەزمونە گرنگەی هۆڵندا چییە کە هەرێمی کوردستان دەتوانێت کەڵکی لێوەربگرێت لە بواری کشت و کاڵ
پێم وایە هۆڵەندا و کوردستان کێشەگەلی هاوشێوان هەیە ئەوەش ئەنجام دەدان لە میکانیزمەکان نزیکن دەمانێت بزانین چۆن بتوانین بەروبوومەکان زیاتر بکەین و گەشتیان پێ بدەین لە هەمان کات بەرگەگیر بنەوە بەروبوومانە لەگەڵ گۆڕانی کەش و هەوا لە هەردوو شوێن لە هۆڵەندا و کوردستان لە هەمان کات بتوانین لە چۆنایەتی ئاودێریشدا پێشبەچوون تۆمار بکەین لەوەش دڵنیابین بتوانین بەرهەمی کشت و کاڵی زیاتر بە ئاوی کەمتر بەرهەم بهێنی. باشە دکتۆر ئێدی دیارەکە هۆڵەندا لە ماوەکانی ڕابردوودا بە تایبەتی لە چەند ساڵی ڕابردوودا پشتی بە کشت و کاڵی ژیری بەستووە واتە ئەم سەکتەری بە پیشە سازی کردووە. ئایا ئەم ئەزمونە ئەتوانێت بە هەمان شێوە لە هەرێمی کوردستانیش کاریگەر بێت بۆی کە بتوانێت کەرتی کشت و کاڵی خۆی لە ڕێگەی ئەم تەکنۆلۆژیا و پیشەسازیەوە پێش بخات؟ بەڵێ دەزانم دڵنیام کە ئەمە سوودی دەبێت ئەمە لەوە تێدەگەین ئەمە ئەو کەلتور و فەرهەنگە پێویستە ئاڵگۆڕ بکرێت بۆ ئەوی ئەو سیستەمە بەکار بهێنرێت زۆریش گونجاوە بۆ کێشەگەلی هاوشێوە کەواتە تەنانەت لە چوارچێوەی چێڵگەکانی جوتیاران دەتوانرێت ئەوە لە بەرچاو بژیرێت بۆ ئەوەی بەرهەمداریەکە زیاتر بکرێت. لە هۆڵەندا ئێمە دەبینین ئەو خانوە سەوزانە هەن ئەو چێڵگە تایبەتانە هەن کە تیایدا داواکراوە هەندێک بەروبوومی تایبەت بەرهەم بهێندرێت ئەمە بە وردەکاریەوە تاوتوێت دەکرێت و بتوانرێت سوود لەو تەکنۆلۆجیا وەربژێت. ئەمە زۆر وەرگر و هەستیاری زیرەک بەکاردەهێنین بۆ ئەوەی بتوانین ئەو کار ئەنجام بدەین. بەڵێ لە ساڵانی ڕابردوودا هۆڵەندا لە ڕێگەی کردنەوەی چەندین خولی پیشەی تایبەت بۆ جوتیاران لە هەرێمی کوردستان لە پەیمانگە جیاوازەکان هەوڵی داوە کە ئەم ئەزمونانە لەگەڵ هەرێمی کوردستان هاوبەشی پێ بکات. پێت وایە هۆڵەندا چاوی لە کشت و کاڵ و هەروەها ژینگەی هەرێمی کوردستانە و بە شوێنێکی لەباری دەزانێت بۆی کە بتوانێت لە ڕێگەی کەرتی کشت و کاڵەوە ژێرخانی ئابووری خۆی پتۆ بکات. ئەمە لە کوردستان دەبینرێت لەلایەن هۆڵەنداوە؟ بڵێ پێم وایە بەو شێوەیە من زۆر کارم کردووە لەسەر پەیوەندی ئاو بە بەروبوومە کشت و کاڵیەکان لە هەمان کات لە زانکۆ کوردستانیەکان ئەو کارت دەکرێت. هەفتەی ڕابردوو ئێمە ڕێکەوتمان واژۆ کرد لە بەغدا لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵایە بۆ ئەوەی بتوانرێت ئاڵوگۆڕی قوتابیانیش لێبێتە بەرهەم لە چوارچێوەی و ئاڵوگۆڕی زانیاری هەیە. ئەمە دەتوانێت هاریکار بێت بۆ پەرەپێدانی پەیوەندیەکان و یارمەتیمان دەدات لە دۆزینەوەی چارەسەری دیکە. بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز دکتۆر ئێدی مۆرس سەرۆکی پەیمانگای دڵفت بۆ زانستی ئاو لە پاریسەوە لەگەڵ کوردستان 24 بووی.